بەڵێ وەڵاهی کارێکی زۆر باشە. من خۆم وەکو ڕاگەیاندن کارێک زۆر بینەری فیلمم، بە تایبەتی فیلمی فەڕەنسی، و ئەمەش کارێکی ئینستیتوتی فەڕەنسیە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی ئاسیایە، و پێم وایە نەک بۆ بینەر بەڵکو بۆ سینەماکارانیش کە ئەتوانن لێرە کۆ ببنەوە و بە دڵنیایی و لینکێکی باشیش لەگەڵ خەڵکا دروست بکەن. وەڵاهی خۆم جۆری فیلمەکە زۆر بەلامەوە گرنگ نییە، بەس ئەو ژانرەی کە ئیشی لەسەرەکرێت چ جۆرێکە. من عادەتەن خۆم حەزم لە فیلمی زانستیە و فیلمی درامی و فیلمەکانی ڕۆژ ئاواش، بە تایبەتی ئەوانەی کە لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە دروست کراون، فیلمی زۆر باشن. و سینەما خۆی دەرفەتێکە بۆی کە هەموو وڵاتێک بتوانێت لە ڕێگەی سینەماوە هەموو ئەو ناخۆشی و نەهامەتیانی بەسەر وڵاتەکەی هاتۆ پیشانی خەڵکی بە، کە ئێمە ژۆک و کورد بەشێکین لەو ئیشە بەڕاستی. بۆیە بەڕاستی بەکارێکی گرنگی ئەبینم و هیوای بەردەوامیان بۆ خوازم. هیوادارم پێشوازی خەڵکیش باش بێت لەم جۆرە فیلمانە، و من چەند هەفتەیەکە لەسەر یەکیم بۆ سیرکردنی فیلم. فیلمەکان بە زۆری فیلمی خۆشەویستیە، هەرچەنە من خۆم زۆر تالبی ینی فیلمی خۆشەویستی نیم، حەزم لێ ینی باسی خۆشەویستی بکا بمانە ئەوینداری ڕاستەقینەکەی. بەڵام باشە هەمووی بەدڵمە من. بەڵێ هەموو هەفتەیەک خۆی مانگی جارێک ئەم فیلمانە ئەکرێت، بەڵام من خۆم بەدەر لەوەش ینی سەیری فیلمەکەم، بە تایبەتی ئەم مانگە کە کۆتایی ساڵە، زیاتر ئەو فیلمانەی تایبەتە بە کریسمس و سەری ساڵ، زیاتر چێژ لەو فیلمانە بینم.